بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن. بەیانی تۆش باش بەیانیت باش سپاس. ئەم بەیانیەش خۆشحاڵین لەگەڵ هەکارکە و بڕگە و بابەتانی ئامادەمان کردو پێشکەشیەوەی خۆشەویستی بکەین بۆ ئەم کاتژمێرە بینەرمان بن تا ئەو بابەتانی ئامادەمان کردووە لە بابەتی هونەری ئەدەبی کللتوری و تەندروستی هەمووی کە هەکبەی بەیانی 24 هەمیشە پڕە و هەمەڕەنگە بینەری بن. سڵاوتان لەبێ ئازیزان، زۆر خۆشحاڵین ئەمڕۆژ خوددا دەرفەتی پێداین کە دەست بە ڕۆژێکی نوێ بکەین لەگەڵ ئێوە دابین واتە ژیان چانسێکی دیکەی داین بۆی بژین، بۆیە پێویستە جارێکی دیکە هەوڵەکانمان دەست پێ بکەین و لە پێنا ئەو خەونەی کە هەمانە بەیانیان باشترین ساتە بۆەوەی مرۆڤ بتوانێت پلانی ڕۆژەکە بە تەواوی بۆ خۆی دابنێت و ئێمە هیوادارین کە ئەمڕۆ ئەو ڕۆژە بێت کە ئێوە ئاواتی بۆ دەخوازن. لە بەیانی 24 دەزانن بابەتەکانمان هەمەڕەنگە وەکو پاژە ئاماژەی پێدا لە بوارە جیاوازەکانە. ئێستا ناونیشانی بابەتەکانتان پێ دەڵێن پاشان هەنگاو دەنێن بۆ ناوەڕۆکەکان. گروپی نانۆبیت ئێوارە کۆنسرتێکی لە شاری سلێمانی ساز کرد. پێشەنگای شێوەکاری ئازا حەسیب قەرەداغی لە دهۆ کرایەوە. لە شاری کەرکووک شانۆگەری پیشەگەر نمایش کرا. دەستپێکمان لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و ئەدەب دەبێت کە بابەتەکانی هونەری زۆربەی کات لەوێوە دێن. ئەم جارێکی دیکە دەبینین لە سلێمانی کۆنسرتێک کراوە. ناوی گروپەکە گروپی هونەری نانۆبێتە، ناوەکە تۆزێک ناوێکی سەرنجڕاکێشە وایە کە هەر تەواویەکەی باسی گروپەکەکەی بەڵام ئێمە بە باسێکی کۆنسرتەکە بکەین کە لە سلێمانی ساز کراوە و چەندین بەرهەمی هونەری بە ستایلی جیاواز پێشکەشکرام. نانۆبێت ینی ستایلێکی جیاوازی هەیە لە ستایلەکانی دیکە کە هەریەک لە هونەرمەندان و میوزیک ژەنان و ئاواز خوێنەکەشی کە کچێکی شیرینی شاری سلێمانیە ئەویش بە شێوازێکی جیاواز هەم کوردەواریانە هەم تێکەڵەیەکی بیانی ئاوێتە یەک کردووە بە ئامانجی گەیاندن و ناساندنی میوزیک و هونەر بەگەلان نەک هەر لە هەرێمی کوردستان بە جیهانیش کە لەژێر دروشمی باڵیۆزی ئاشتی بۆ میوزیک گروپی نانۆبێت لە ساڵی 2008 شەوە دامەزراوە. دەتوانێت لە هەر ئان و زەمانێک بێت ڕۆڵێکی گرنگ ببینێ بە تایبەتی بۆ گەیاندنی پەیامی ئاشتی. گروپی نانۆبیت یەکێکە لەو گروپانەی کە چەندین ساڵ لەسەر ئەو ئامانجە کار دەکا کە ئاشتی بە ژیاندا بڵاو بکاتەوە. بەهۆی ستایلی گروپەکەەوە کە جوڵێنەرە و تۆزێک ئەکتیڤ و چالاکە لە ڕووی ڕتم و جۆرا و جۆری ستایلەوە ستایلەکان زۆر بەدڵ و پێشوازێکی زۆر گەرمی لێکرێ لەوێ و بەڕاستی بە شێوازێکی تایبەت ناوی ئەبن. ئێمە خۆمان ستایلەکەمان ناونەوە نانۆبیت لەبەری چەند ستایلێکمان تێکەڵ کردووە لەبەرەوە حاڵەتە ئێمە مەجبورین کە ناوێکی بۆ دۆزینەوە بۆ ستایلەکەن ستایلەکەشمان ناونەوە نانۆبیت و پێشوازیشی لێکراوە زۆر بەگەرمی.
من خۆم ژەنیاری درامزم لە هەشتا و چوارە وڵاتم بەجێهێشتووە لەگەڵ گروپی جۆرا و جۆری ئەڵمانە کارم کردو لە ستایلی جۆرا و جۆرە ئیشم کردووە گەیشتمە و بیر و باوەڕێی کە ئەگەر گروپێکی کوردی هەبێت بە ستایلێکی با بڵێن مۆدێرن گۆرانی کوردی پێشکەش بکات. لە شاری دوهۆک پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەندان ئازا حەسیب قەرەداغی کرایەوە لە پێشانگەکەدا 21 تابلۆ نمایشکران. دا زۆربەیان پارچەی زیندوی وەکو جامانە و هەوری لەگەڵ تێکەڵ کرابوو جێ خۆشحاڵیە زۆربەی جار ئێمە لە بەیانی 24 باز لەوە دەکەین بابەتە هونەریەکان لەگەڵ هەر دۆخێکدا بێ خۆیان دەگونجێنن و ناوەستێ ئەوەی کە ئێستا ئەم پێشانگایە ئەم کۆنسرتەی سلێمانی ئەم فیستیڤاڵی لە ماوەی ڕابردوو لەسەر قەڵاو لە هەولێر هەبوو ئەمانە هەموو تێکەڵێکی زۆر زۆر جوانی هونەری و ئەدەبین لە هەرێمی کوردستاندا هەیە. گەلەریا دۆکەیە پێشانگەها تایبەتیە هونەرمەند ئازا حەسیب قەرەداغیە 21 تابلۆیان جودا جودا هاتنە نمایشکردن بتریاوان گرێدای بێ سروشت و میتۆلۆژیا کوردەواری ڤەنە. ئەمە هەشتمین پێشانگای تایبەتمە غەیری ئەو پێشانگایانی هاوبەش لەگەڵ هونەرمەندیە لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی ترا بەشداریم کردووە هەموو پرۆژەکەش ماتریال و با بڵێن کەرەستەی زیندی وەکو جەمەدانی و هەوری ژنان و ئەوانم تیادا بەکارهێناوە هەم پەیوەندیم لە نێوان نێرومێ دروست کردووە و هەم پەیوەندی ئەوان لەگەڵ سروشتە و لەگەڵ کۆمەڵێک ڕەمزی میتۆلۆژی لە ژیانی کوردەواریدا کە تایبەتن بە کورد. ڕێڤەبەریا هونەرێ شێوەکاری لە دهۆکێ گرنگیەک دەدات هەموو هونەرمەندن شێوەکاری دەگ و کارێن خوا بەڵاو بکەن بەشداربوویان بەحسا کاریوی کردن. تابلوێت هونەرمەند گازای زۆر باڵکێش بوون هەم هونەری ڕەسەنێ کوردەواری مێژووەماوە کەڤن میتۆلۆژیا کوردی ئەفسانە و چیرۆک و چیڤانووکێت کوردی بە تەمان دەمداد گەل تێکەلکێشکردنە کە هونەرێ سەردەمیانە بۆ تابلۆ بۆ کەڤاڵا بە دیار بوو. هم خطابیت بشه شبکاری زانکوا دوک مثلا ویری کر افریقا عندك فكرني لوحة ني مديتن وإن شاء الله هر بردام بنف لوحة وافشول يعني مروف ساعته بخو هزراجي ويجريت وهم حاسكن بردام بنف فكرتني. پێشانگەهێت بڤیجووری تایبەتژی هونەرمەندێکی وەکی مامۆستا ئازا قەرەداغی پڕاستیشی ئەڤە نمونەنە ئەڤەنە ئەو پێشانگەهێن ئەڤروکەک و چنە جوداترش پێشانگەهێن بیانی سەرڕاستی جیهانی تێنەڤەکردن ji ber ku me dît lewheka geleka cudatir geleka tam sirûştî gelek em bijîm xorî hatiye çêkirin ev peyama gihandiye me pitir peyama azadiyê bûye vê pêşangehê de hatiye nîşandan. هونەرمەند ئازا حەسیب لە ساڵە 1960 لە باژارە سلێمانی ژدایک بوویە 8 پێشانگەیەن تایبەت ڤەکردنە و چەندین پێشانگەیەندن لەگەڵ هونەرمەندێن کوردستانی و دەرڤەژی یەکەم پێشانگەهاوی لە ساڵە 1970 ڤەکریە و تانوهاژی بەردەوامە. مارشنگالی کوردستان 24 دهۆک. بابەتەکان لە سلێمانی بۆ دهۆک ئەم جاریان لە دهۆکەوە بۆ کەرکووک هەر بابەتی هونەریە لە شاری کەرکووک شانۆگەری پیشەگەر نمایشکرا شانۆکە لە نووسینی دۆشان کوچویچ و وەرگێڕانی مەریوان هەڵەبجەیە و دەرهێنانی ئەشکۆ کاکەڕەشە کە نمایشەکانی لە کەرکووک بووە با بەیەکەوە بینەری بین بزانین لە کەرکووکی ڕەنگینیش کارە هونەریەکان لە چ ئاستێکدا.
نووسەرە لانی کەم دیوادارم هەبم تەمەنم 45 ساڵ تا ئێستا کتێبەکەی تۆ چووەتە لستی ئەو کتێبانەی کە بێجارێکیگە خوێندنەوە و لێبدانەوەیان بۆ بکرێت باشە بۆ نادەیەکی نەخوێنەواری تەوە باش بزانە بۆ تەنانەت کتێبەکەشت نەخوێندۆتەوە من چۆن نەتوانم کتێبێ بخوێنەوە کەم پێوە تەکراوەتەوە بەگشتە منیباشی ئێمە بنەمای چیرۆک و بنیادەکەی خۆی لەو محوەرە ئەبینێتەوە کە ڕەخنەی ئاراستەی توێژی هونەرمەندان و ڕۆشنبیران کردووە کە زۆر جار ڕۆڵێکی سلبی ئەبینن بەوەی بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان ڕۆڵێکی نەگەتیف ئەبینن بەوەی کە نەیانتوانیوە کاریگەریەکی دروست بەسەر ڕووداوەکانی کۆمەلگاوە بەجێبهێڵن لەم ڕۆژگارەیە هەمووان نووسەرن لەبەرەوەی دیکتاتۆرێ بوونی نییە هەر کەسێکی پێخۆش بێ ئەینووسێت شانۆگەری پیشەگەر دیارە ڕەخنەیە کە ئاراستەی ئەو ڕۆشنبیرانەیان ئەو نووسەرانە یاخود بڵێن ئەو هونەرمەندانەی کە کاتێ لە وڵاتێکە کە یاسا و ڕێساکەی بەگەندەڵی ئەجلێتەوە ئەو نووسەر و ڕۆشنبیرانە تەسلیمی ئەو یاسا و ڕێسایی ئەو وڵاتە بنەوە دیارە ئەم شانۆگەریەی ئێمەش هەر بە هەمان شێوە نووسەر من دەوری نووسەرێکە بینم ئەو نووسەرە کە کاتێ پۆست وەرەگرێ کە کاتێ پۆست وەرەگرێ خۆی لە بیرەوەچێتەوە وەکو نووسەر مەبدەعەکەی خۆی لە بیرەوەچێت بە دوایی ئەیتر شەهەوات و نەزەواتی خۆیەوە ئەگەڕێت شانۆی پیشەگەر ئەزمونێکە ئەزمونێکی نوێیە جگەلەوە ئیشی سینۆگرافیاکەم کردووە ڕۆڵی سەرەکی شەبینم تێکسەکە باسە کۆمەڵێ کێشە و گرفتی شۆڕشە یەک لە دوای یەکەکانەکە کە هەموو دێن و شکست دێنن ناتوانن ئەو پەیامەی هەیەە بیگەێنن و ئەو ئامانجیانەی کە هەیەە بەرجەستەیکەن و بیهێنەدی هیوادارم نمایشەکە توانی بێتمان بیگەین بە ئاستێکی باش لە ڕووی هونەری و تەکنیکیەوە پۆلیسەکانم ناونیشانەکەی نەزانن هەر یەک لە بابەت و تۆرەکانی ئەمڕۆ زیاتر بابەتی هونەری و ئەدەبی لەم بابەتانە خۆیە بینێتەوە کە ئەمە زۆر جوانە بەلای منەوە نازام هەکار تۆ چەند هاوڕای زۆربەی کات لە بەیانیان ها قسەمان لەسەرەوە کردووە دەڵێن کاتێک دەستپێکی بابەتەکانت یان زۆرینی بابەتەکانت بابەتی هونەری و ئەدەبین لە خۆتەوە هەست دەکەی لە ڕووی دەریونیەوە توانیتە کار لەسەر بینەرەکانت بکەی بتوانێ ئەو گرژەی کە هەیەە یان بەیانەکەیان جوانتر بکەیت بۆ هیوان کە بتوانین چەند ساتێک دوورتان خینەوە لە هەموو ئەو نەهامەتیانەی هەیە چونکە تەنها هونەرە ئەتوانێت ئەوە بکات کە ئێمە وزەیەکی باشمان هەبێ باش بیر بکەینەوە و دەروونێکی ئارامیشمان هەبێ دوێنێ ڕێوڕسمی کتێبی میکلانجلۆی بەڕێوەچوو کە ئەم کتێبە لە نووسینی مامۆستا حەمە هاشمە و شەشەمین کتێبی نووسەرە جا مامۆستا حەمە هاشم میوانی ئەم بەیانی 24 مامۆستا حەمە بەخێر بێ خۆشحاڵین بەیانی تۆش باش لەگەڵمان ئەگەرچی مامۆستا حەمە زۆر دەبینین وەکو هاوکار و هاوڕێی لە دەستگا بەڵام ئەم جارە دانیشتەکەمان دانیشتێکی جیاوازترە زۆر بەخێر هەرچەنە بەیانیان تۆ هەر زۆربەی کات ئەیبینن بەڵام ئەم بەیانی جیاوازتر نەبوو زۆر زووتر هاتی ینی هەست بە ماناتی من و هەکار بە زۆر خۆشەوە تۆزێک سوورەتر خەونەوە بۆ خۆم بەڕاستیەکەی بەیانیان زۆر زوو لە خەڵ دەستم ساعت 5:06 لە خەو هەڵەستم زۆر باشە باشە مامۆستا بەخێر بێ بەرهەمەکانت بکەین لەپاڵ کارە هونەریەکانت کاری نووسین دەکەیت ئامانجی تۆ لە نووسین لە پاڵ کارە هونەریەکانت چییە؟ ڕاستی لە پێشەچێکە هاژەخان قسەی زۆر جوانی کرد هونەر مرۆڤ ڕزگار دەکا لە دەروون نەخۆشی یعنی کاتێک کە ئینسان دەرونی ماندووە تەنیا هونەرە ڕزگاری دەکا ئەجا ئەو هونەرە مۆسیقایە سینەمایە شانۆیە شێوەکاریە هەموو ئەو بڵێن ئەو حەقلانەکەی دیکەی هونەرەکە ئینسان پێوی سەرقاڵە لە ڕاستیدا من ئەو کتێبانەی کە دەستم داوەتێ
چەند ساڵێکە کە دەیانووسم زۆربیان لەسەر هونەرمەندانی جیهانن و یەکێک لەو هۆکارانەی کە دەمەوێ خزمەتێک لە بە کتێبخانەی کوردی بکەم کتێبی هونەریمان زۆر کەمە بە سفەتێ من 20 ساڵ دەبێ دەرسی مێژووی هونەر دەڵێمەوە لە هونەرە جوانەکان و هەست بە بۆشاییەکی زۆر دەکەم لە کتێبخانەی کوردی کە سەرچاوی هونەریمان هەر زۆر دەگمەنە ئەنجا ئەوە دەبێ ئەرکە لەسەر شانی ئەو کەسانەی کە هەم نووسەرن هەم هونەرمەندن و هەم تواناکانیان لەو بوارە دەتوانن مەسەلەن خزمەتێک بکەن کتێب بنووسن یان مەسەلەن تەرجەمە بکەن تەرجەمەکارێکی زۆر پیرۆزە بەڕاستی بۆ ئەوەی هەم قوتابیان هەم ئەوانەی خوازیاری هونەرن هەم خەڵکی بە گشتی لە هونەر تێبگا هونەر چیەوە لە هونەرمەندانی جیهان تێبگا لە ئەزمونونەکانی هونەرمەندە گەورەکان بزانێت چیان کردووە بۆ ئەوی ئێمەش لە کللتوری خۆمان یعنی بتوانین خەزێنەی ئەوان دەوڵەمەند کللتوری خۆمان بە خەزێنەی ئەوان دەوڵەمەندتر بکەین باشە مامسا هەموو هاشم یەنە سەر هەموو ئەو جیهانە گەورەی کە پێوترێ هونەر و تۆش دەستت داوەتێ بەڵام باباسێکی کتێبە نوێیەکە بکەین کە دوێنێ ڕەوڕسمی بڵاوکردنەوە واژۆکردنی بوو میکلانجلۆ باسێکی کتێبەکەمان بۆ بکە لە چ بوارێکە خزمەتەکە بە هونەر میکلانجلۆ ڕەنگە زۆر لە بینەران بزان میکلانجلۆیەک لە هونەرمەندە زۆر دانسقە و گەورەکانی ئیتالیا و ئی سەردەمی ڕێنیسانسە سەدەکانی ناوەڕاز ڕووی داوە لە ئیتالیا کە پێ دەوترێت سەدەی بوژانەوە سەدەی وریابوونەوەی ئینسان یعنی سەدەیەکە کە ئینسان تێدا هەستی کردووە یان بڵێن دەرفەتی بۆ ڕەخسا وەکو شۆڕشێک بکا بۆی ئازادی ناخی خۆی قۆناغێکی جیاواز بۆ بەردەبازێکی زۆر گەورەیە لە مێژووی مرۆڤایەتی ینی لە پێش 1400ەکان بەولاوە یعنی مرۆڤ وابەستەی کۆمەڵی قیودی ئاینی بووە کۆمەڵی قیودی سیاسی بووە و لەسەر دەستی کۆمەڵێک هونەرمەند کۆمەڵێک ڕووناکبیری گەورەی ئیتالی ئەو کاتە ڕێنیسانس ڕوویداوە لە مەجای هونەردا میکلانجلۆیەکێکە لەو سەرکردە گەورانەی کە لە شۆڕشەکە بەشدار بوو یان بڵین لەو گۆڕانکاری گەورەیە بەشدار بووە بە کارە زۆر گەورە و دەگمەنەکانی کە پەیکەرسازیە لە تەک لیۆناردۆ داڤینشی و مەسەلەن ڕافائیل سانزیۆ ئەو سیانە هەر سێ لەو هونەرمەندانن کە هەمیشە ناویان دێ لەو قۆناغە مهمەی دنیا ئەنجا ئەو کتێبەی من کە لەسەر میکلانجلۆیە بە تایبەتی ینی دەتوانم بڵێم دەرەنجامی گەشتێکی مەیدانی من بوو بۆ ئیتالیاوە بە تایبەتی بۆ فلۆرەنسا بۆ ڕۆما کە لە نزیکەوە مەسەلەن مۆزەخانەکانم بینی و لە نزیکەوە پەیکەرە زۆر دانسقەکانی میکلانجلۆم بینی ئەوە وای لێ کردم کە زۆر سەرنجی ڕاکێشام یعنی ئینسان جاری وا هەیە کە وێنەی پەیکەرەکانی میکلانجلۆ دەبینی هەندە سەرنج ڕاکێش نییە چونکە فۆتۆیە مەسەلەن دەبینی بەڵام تۆ کە لە نزیکەوە دەبینی بەڕاستی شۆک دەبی یعنی تووشی حەپەسان دەبی ئەو پیاوە 600 ساڵ پێش ئێستا بە تەکنیکی زۆر بەهێزی نەبووە یان تەکنیکی بەس چەکچوو مەسەلەن کۆمەڵێک پێداویستی زۆر بەسیتی لەبەردەست بووە کەچی پەیکەری لە مەرمەڕی ڕق دروست کردووە مەرمەڕی ڕق زۆر قورسە ئێستا ئەگەر بێ بە مەکاینیش دروستی کەی هەر هێشتا وەکۆ پێکەرانی مایکلەنجیلۆ نیە مەسەلەن پەیکەری مرۆڤی دروست کردو بەبێ ئەوەی هیچ غەڵەتێک تێدا بێت هەنە لە ئەناتۆمینە لە ڕوانگانە لە مەسا حتا دەمارە پەنجەکانی مەسەلەن نینۆکەکانی دقیقەن وە خۆی هێناوە یعنی تۆ پێت سەیرە ئینسانێک چۆن ئەو قودرەتە زۆرەی هەبووە زۆر باشە مامۆستا حەمام تا چەند ئەم کتێبە یاخود ئەم کتێبانە بە گشتی دەبێتە هاوکارێکی باش بۆ قوتابیانی پەیمانگە کۆلێژ هونەرە جوانەکان ئەوانەی کە لە بەشی شێوەکاری دەخوێنن لەوەی هەم وەکو لێکۆڵینەوە کاتێک دەگەن بە بەحسەکانیان و هەم وەکو ئەو ژیاننامە و ئەو چۆنیەتی کارکردنی هونەرمەندانە ببینن ڕاستەکەی پێشتریش باسم کردن ئەوە دەرفەتێکە بۆ خوێندکاران و قوتابیان و ئەوانی کە لە مەجای هونەردا دەخوێنن ماستەر دەخوێنن یان دکتۆرا دەخوێنن کە سەرچاوە زۆر کەمە لە کوردستان بەداخەوەەوە ئەو کتێبانەی من تەنیا باسکردنی ژیانی هونەرمەندەکان نییە باسکردنی چۆنیەتی تەکنیکی کارەکانیشانەوە ئەو ماتریاڵانەی کە بەکاریان هێناوە ئەو مەسەلەن ئەو تەکنیکایی کە لە ناو هونەری مەسەلەن ڕەسمکردن یان پێکەرسازی بەکاردێ ئەو کتێبی مایکلەنجلۆ ینی بەشێکی چیرۆک ئامێزێکی بڵێن جۆرێک لە یادەوری جێڕانەوەیە کە من لە ئەکادمی گەلەری لە فلۆرەنسا کە چووم پەیکەری داڤیدم بینی پەیکەری داڤید پەیکەرێکی زۆر بەناوبانگە لە دنیا یعنی پەیکەری داوت
پێغەمبەر داودە کە ئینسانێک کە بەڕووتی گەنجێکە لە پەیکەری لە بەردی مەرمەڕی سپی دروست کراوە یعنی کە دەیبینی شۆک دەبی بەو هەموو ئەندازە گەورەیە بەبێ هیچ هەڵەیە گەنجە لەناو ئەوێ یەکێک کە دوای ئەوەی کە مۆزەخانەکەیان بڵێم ئەو گەلەریەم سیر کرد لە دواوە بانجی کردم هی هەماشم وەرە منیش پێم سیر بوو لە ئیتالیا کەسێک من کە سیرم کرد کابرام نەدەناسی چی ڕیشنی عبای لەسەر شانی بوو جلو بەرج جیاواز بوو لە خەڵکەکەی دیکە و سیرم کرد دیسام هەماشم نامناسی وتی من مایکلەنجلۆم ئیتر لەوێوە چوون بۆ لای مایکلەنجلۆ دەست لەسەر شانم دانا و چۆن گەیشتی ئێرە و کوردستان چۆنەوەی حیوارێکمان دروست کرد من و میکلانجلۆ دوای چوینە دەرەوە پیزا ئیتالی داواتی کردن بە شەرابی ئیتالی ئەوانە ئیتر یەک چوینە ئەو شوێنانەی کە پەیکەرەکانی میکلانجلۆ تێدایە خۆی باسی سەربردەی پەیکەرەکانی خۆی دەکات لە زمانی خۆیەوە یعنی ئەوە زۆرێکە لە چیرۆک بەڵام چۆن تۆی ئەناسی میکلانجلۆ خۆی 600 ساڵە نەماوە نا ئەو کەسەی کە تۆ لەوێ بوو ئەوە خەیاڵە لە ناو کتێبەکە دروستم کردووە بەڕاستی کەسێک هەبوو ینی چیرۆکێکی جوانەوە لە من مامۆستا بۆ خۆی تەکنیکێکەوات لە سەحرێکە لێ مەکرێستە هەر یەکسەر باشە زۆر جوان ئەوە دەوازێک ئینسان بخوێنێتەوە وەکو چیرۆک چێژی لێ ببینێەوە لەوێ میکلانجلۆ بۆ من باز دەکات کە تەکنیکی کارەکانی چۆن بووە کە ئەو هەموو معاناتەی کە لەگەڵ مەسەلەن پەیکەرەکانی چێشتوێتی چەندە ناخۆش بووە ینی پەیکەری داویدی دروست کردە بەڕووتی ینی تۆ پێغەمبەر دروستکەی بەڕووتی ڕخنەی دینیت زۆر دێتە سار یعنی ئەو کاتە پاپای کاتیکان و قەشەکان زۆر ڕخنەیان لێگرتووە هەتا ئازاریان داوە نازانم چی ئەوە بۆ خۆی جۆرێکە لە چیرۆک وە جۆرێکیشە لە شۆڕشکردن بەرامبەر بە ئازاری هەر لەسەر کەساتی میکلانجلۆ ئەوەی کە سەیری کتێبەکەتم کرد لە شوێنێک دەڵێ میکلانجلۆ ئۆتیزمی هەبووە یان وەکو پرسیار دەیخێڕوو بەڕاستی ئەم هونەرمەندە ئۆتیزمی هەبووە سەرڕای ئەو قودرەتەی کە هەیبووە بەڵێ ئۆتیزمی هەبووە ینی ئێستا کە دەرکەوتووە جۆرێک نەخۆشی هەبوو ئێستا کە پێ دەگوترێت ئۆتیزم ئەنجا بەڵام نسبەی ئۆتیزمی میکلانجلۆ کەمتر بووە لەوەی کە مەسەلەن بێهۆشی بکە یان ئاگای لە خۆی نەمێنە چکۆ ئۆتیزم بۆ خۆی دەرەجەیەک لە خەڵکی ئاسایی زیرەکترن ئەوانە بەڕاستی و من خوشکەزایشم هەیە ئۆتیزمی هەر کتێبەکەم پێشکەش بۆ کرد ئەمە هەر سەرەتا کە کتێبەکەم کردەوە لە بەرگەکەی ویستم پێت بڵێم ئەم کەسە خۆشبەختەکیە کە پێشکەشت کردەوە ئەوە خوشکەزایەکمە ئۆتیزمی هەیەەوە هیوادارم کە مەسەلەن ئەویش جێگایەک بگرێ وەکو میکلانجلۆ بێ ینی مەسەلا هەر هیچ نەبێ بتوانێت لە ئایندە جێگایەک پڕ بکات باشە مامۆستا هەر لەوێ بیرۆکەی نووسینی لە سیرکردن و ڕوانین لە پەیکەرەکەەوە بیرۆکەی نووسینی کتێبەکەت بۆ هات ڕاستەکەی من قەت نەمدەوێت لەسەر میکلانجلۆ بنووسم لە بەرەوەی بەپێ ئەوەی کە من لە مێژووی هونەر زۆر خوێندومەتەوە میکلانجلۆ لەگەڵ لیۆناردۆ داڤینشی زۆر منافس بوون و من لیۆناردۆ داڤینشیم خۆشتر دەوێت لە بەرەوەی ڕەسامە ئەوە پەیکەرسازە بەڵام کە بینیم بەڕاستی بە تایبەتیش چوون بۆ کارەکانی ئەو بیرۆکەی لە لای من گۆڕا ینی هەتا لێ باشم کردو چۆن کە گەیشتمە ڤینیس فلۆرەنسا چۆن لە وتێلەوە بە پێ غارم داوە تا گەیشتمەتە مەس ئاکادمی گەلەری کە چووم بەڕاستی بەداخەوە ئەو ڕۆژێک کە چووم داخرا بوو گەلەریەکە بەیانی بیتەوە بەیانوتیان تۆزێک زۆرە لە بەرەوەی بەبەر ناکە بەیانی سعات حوتی بەیانی چووم نۆ ئەکرایەوە سعات 12 نیوەڕۆ بەبەرم کەوتۆ بچمە ژوورەوە ینی ڕێزی خەڵک ئەوەندە زۆر بۆ 3-4 کۆڵان چەند جوانە ینی لەو هەموو سەردەمەوە ئەم هەموو کاتێ بوێ هێشتا هونەر ئەمەندە خەڵک بەڵێ بەهای زۆرەوە ئەجاوانم هەموو باس کردووە لە ناو کتێبەکە ئەی بیرۆکەی بەرگەکەی ئەو زۆر سەرنجی ڕاکێشان وەڵاویستم باسیەوە بکەم کە لێرەوە سوپاسیان بکەم ئەو برادرانەی کە هاوکارم بوون بە تابەتی بەرگەکە کە بەرگێکی زۆر جوان و سەرنجڕاکێش و هونەریان هەیە لەلایەن خات و سوسەن مەلەکی بۆی دروستکردم دەستی خۆش بێ زۆر سپاسی دەکەم و دیزانی ناوەی کاگیبراهیم بۆی دروست کردم و پێداچونەوەی ڕۆزا محەممەد کردوێتی کە ئەوانە هەمویان جێگەی دەستخۆشین بۆ ئەوەی کە کتێبەکە بێتە ئاراوە وە لە کتێبەکەدا بەس تەنیا ئەو بەشە نییە کە من باسی دەکەم وەکو چیرۆک کە لەگەڵ میکلانجلۆ بوومەتە ڕەفیق و باسی ئەوەی کردووە بەشێکی تایبەتە بە ژیانی میکلانجلۆ چۆن ژیاوە چی کردو و لەگەڵ چێ بۆ چێ سپۆنسەر بۆ سەرچاوە چیتە کرد سەرچاوم زۆر لەبەردەستە و پێشەوەی بشتم هەر ئەو سەرچاوانە لە مێشتی من هەر هەبووە میکلانجلۆم لە نزیکەوە هەر ناسیوە
و بەشێکی تایبەتە بەوەی کە میکلانجیلۆ خۆی لە سەردەمی خۆی شاعیرێکی زۆر گەورە بووە، یعنی 300 شعری ئێستا ماوە کراوەتە کتێب بووە لەسەر هەموو زمانەکانی دنیا تەرجەمە کراوە بەداخەوە کە هێشتا کەس لە کورد مەسەلەن نەپەرژاوەتە سەرەوەی کە شعرەکانی میکلانجیلۆ تەرجەمە بکە. و بەشێکی دیکە میکلانجیلۆ یان بڵێن لیۆناردۆ داڤینشی ئەوانەی سەردەمی ڕێنیسانس زۆر هەمەکار بوون، مەسەلەن یەکێک وەکو میکلانجیلۆ هەم وێنە چێش بووە، هەم پێکەرساز بووە، هەم وەرزشەوان بووە، شاعیر بووە، ئەندازیاری تەلارسازی بووە، یعنی لە هەموو بوارەکانیش ئەوانە زۆر پێشکەوتون، ینی عەجیبت لێ دێ ئەوانە بەو تەمەنە لەو کاتە ئەوەندە پێشکەوتوو بن، ئەوەندە هوەرەکەیان بەلاوە گرنگ بۆ مەسەلەن. مامۆستا دەبینین جگە لەو کتێبەی میکلانجیلۆ سیر دەکەین کتێبی دیکەت وەکو ڤانکۆخ و نامەکانی ڤانکۆخ و هوەری ئابستراکت و ئەم بابەتانی دیکەت نووسە. ئەمانە باز لە ژیانی ڤانکۆخ دەکا یان دەتەوێت چی بڵێ لە ڕێگەی ڤانکۆخۆ بە خوێنەرەکانت، یان یەکیان بە ناوی ڤانکۆخ ئەوەیتریان نامەکانی ڤانکۆخە گەیاندنی پەیامێکی هوەریە. ڕاستەکەی ئەو کتێبی ڤانکۆخ ساڵی 2010 چاپی یەکەمی کراوە، ساڵی 2020 چاپی دووەمی وازان 2020 کراوە، ئێستا لە چاپی سێمیدایە. ئەوە باسکردنە لە هەندێک لە تابلۆی خوێندنەوەی خۆمە بۆ تابلۆکانی ڤانکۆخ. ئەوە هەردیسان بەشێکیشی کە پێویستە مەسەلەن قوتابیان یان ئەوانی کە لە بواری هوەر دەخوێنن ژیانی ڤانکۆخیش بزانن. و زۆربەی ئەو کتێبانەی کە من نووسیون مەسەلەن ڤانکۆخ یان ئەوەی میکلانجیلۆ یان ئەوەی ڕۆدان کە هوەرمەندێکی پێکەرسازی فەڕەنسی ئەویش هەمویان گەشتی مەیدانیم بۆ لایەن کردو، ینی هەتا ئەوی کە ڤانکۆخ تەبان ڤانکۆخ لە لای من زۆر خۆشەویستە، هەم هوەرەکەی هەم خۆی هەم ژیانی چکە ژیانی پڕ بۆ لە ئازار و ناخۆشی و فەقیری. من چوومەتە ماڵەکەی، چوومەتە سەرگۆڕەکەی، چوومەتە ئەو گوندەی کە لێی ژیاوە، چوومەتە ئەو شوێنەی خەستەخانەی کە گوێچکەی لێ بڕاوە، یانی چوومەتە ئەو ڕێگایانی کە ڤانکۆخ پێیدا ڕۆیشتۆ بەڕاستی ئەو چێلگەی گوڵە بە ڕۆژەکان کە تێدا خۆی کوشت چوومەتە ئەوێ ینی زۆر زۆر باوەکانی ئێستا تابلۆی گوڵە بە ڕۆژەکەی وایە بەڵێ تابلۆ گریگەکانی مامۆستا هەمەش قسە دەکە هاژە. من یەک لە گەشتەکانم چوون بۆ گەلەریەک گەورەترین تابلۆ کە دانا و پێم وابوو ئەمە کۆپیشە، ینی ڕاستەقی تابلۆ ڕاستەقینەکەی نەبوو کار نا ببوورە ئەوەی کە تابلۆی گوڵە بە ڕۆژەی ڤانکۆخ لە بەرەوەی لە سەردەمی خۆی فەقیر بووە لە گەلەریە کاری کردووە ڕسمی کورە بۆ فرۆشتن، یعنی لە ژیان هەمووی هەر هەوە ڕاستەقینەیە 18 دانە گوڵە بە ڕۆژەی هەیە. ئەنجا خەڵک وە دەزانێک دانە هەیە و زۆر مەشهورە، مەسەلەن 18 تابلۆی هەیە هەمووی وەک خۆی ماوەتەوە، هەمووی ماوەتەوە، زۆربەی زۆریان لە مەسەلەن لە بەریتانیا یان لە ئەمستردام لە مۆزەخانەی ڤانکۆخ لە فەڕەنسا لە مۆزەخانەی ڕۆدانیش دانێک هەیە. ئەوانە هەموو ڤانکۆخ کردێتی، هەردێکیان شێوازی جیاوازترە، بەڵام هەر هەمویان پێدەگرێت. مامۆستا شتێک سەرنجی ئێمە ڕاکێشێ بەردەوام ئەوەیە کە سەردەمێکە بۆ ڕۆدان و ڤانکۆخ و میکلانجیلۆ و چەندین لیۆناردۆ داڤینشی ئەوانەی دیکەش و لە بواری میوزیکیشا بە هەمان شێوە ئەوە باخە یاخود بڵێن مۆزارتە هەموو ئەمانە هەبوون. سەردەمی دوای ئەوان ئەم سەردەمەی ئێستا کی دروست کردووە، کی دروستە بێ؟ هەر سەردەمێک خەڵکی خۆی و سوارچاکی خۆی هەیە بەڕاستی، ینی ئێمە ناتوانین بڵین کەس دروست، بەڵام بۆ تا ئێستا ئەوان هەر مەدرسەن لە خەڵکی دوای ئەوانیش مەدرسەن. مەسەلەن بۆ نمونە ئێستا تۆ گەر بێتە سەر بابەتی ئەبستراکت قسە بکەی، بابەتی ئەبستراکتی سەدەی 20ەمە ناتوانانی بڵێ کاندنسکی هوەرمەندێکی گەورە نەبووە، ناتوانین بڵێ مەسەلەن پیکاسۆ هوەرمەندێکی گەورە نەبووە، یان جاکسۆن پۆلۆک ئەمریکیە کە یەکێکە لە قیادە گەورەکانی ئەبستراکت، یعنی ناتوانانی هەر قۆناغەیەک کەسی خۆی وە شێوازی خۆی وە بە هێزی خۆی کەسێک دروست دەکات کە تۆ لە مێژوو ناوی دەنووسرێتەوە. ڕەنگە لە لای ئێمە هەندێک بەداخەوە مەسەلەن ئێستا لەو زروفەی ئێستامان کللتور کەم باەخی هەبێەوە، ئێمە کەمتر بپەرژێنە سەر ئەوەی هوەرمەندی باش و خراپ لێک زیاب بکەینەوە. این لە کوردستانی ژوایانی زۆر زار دەبینین زەوقی خەڵکی کورد لە باشوور بە تایبەتی زۆرتر بەلای شتی تیجاری داڕۆیشت. بۆچی ئەم سەردەمەوەیدا بۆتە سەردەمێکی کاپیتالیزم لە سەردەمی ئێمەش هەن ئەو هۆکاری مەسەلەن ئێستا بۆ نمونە لە جیلی من یان لە گەنجایەتی من مەسەلەن هاوڕێی خۆشەویستمان کاک دیاری قەرداخی یەکێکە لە گۆرانی بێژە زۆر باشەکان، یەکێکە لەو دەنگ خۆشە زۆر مهمانە، یەکێکە لەوانی کە تێکستی جوانە، ئاوازی جوانە، دەنجی جوانە، کەچی دایمەن لە پەراوێزە. ینی ئەوە خەلەلێکەیە کە دەتوانین بڵێن ینی کللتور بایەخی کەم بۆ لە لای ئێمە،
اینجا ئینسان لێرە مەسەڵەن دەپەرژێتە سەر ڕەنگە مەسەڵەن کێشەی ئابووری هەبێ ڕەنگە کێشەی سیاسی هەبێ ڕەنگە یعنی کورد بۆ خۆشی هەر مێشتی زۆر بەلایشتی کەدا دەڕایەنی خۆی کۆنە کردێتەوە لە کاتێکدا کورد خۆی خاوەنی کولتورێکی زۆر دەوڵەمەندە دەتوانێت پەرێ پێ بداوە هەندێک جار بەڕێی من کللتور لە سیاستیش لە پێشترە یعنی ئەوەی کللتور بۆ کوردی دەکات لە دنیا باوەڕ ناکەم سیاسی بۆی بکرێت لە دنیا یعنی مەسەلەن ئێمە گەر دەوڵەتی کوردیمان هەبێیان نەبێ گەر هەمان بێ زۆر گەورەتر و مهمتر و خۆشترە ئینسان دەوڵەتی هەبێ بەڵام جاروایە کللتوری کوردی لە دنیا ئەوەندەی کللتور ناسراوە ئەوەندە خەڵکەکەت نەناسراوە ئەوەندە سیاسەتەکەت نەناسراوە. باش مامۆستا حەما سیرکردنی کارە هونەریەکان وەکو سەرمایەکی نیشتیمانی تا چەند ینی برەودانی زیاترە بە هونەروا دەکا خەڵکی نوێ دروست بیانی بۆ نمونە ئەم زۆربەی ئەو هونەرمەندانەی کە تۆ کتێبت لەسەرکردون ئەمانە هەر یەکیان لە وڵاتی خۆیان وەکو سەرمایەکی گەورەی مێژووی وڵاتەکەیان سیر دەکردن بەڕاستی یعنی ئەگەر بەشێکی وڵاتەکەیان شارەکەیان لە دەست بدەن ئامادەنین دەستبەرداری هونەرەکانی ئەم هونەرمەندانیان بن. ڕاستە دەزانی مەسەلەن تۆ گەردەچیە هۆڵەندا هەر لە فڕۆکخانەدا دەبەزی لە فڕۆکخانە مستەحیلە تابلۆکی ڤانکۆغ نەبینی دەچیتە ناو پاس دەچیتە میترۆ دەچیتە هەر مۆزەخانێک دەچیتە هەتا ناو مارکێتی ئاسایش وێنەی ڤانکۆغ دەبینی ئەوانە زۆر شانازی دەکەن کە ڤانکۆغ سەرمایەی گەورەی ئەو وڵاتەیە جگەلەوەی کە مۆزەخانەکەی ڕەنگە ساڵانە ملیۆنان دۆلار بۆ دەوڵەتەکەیان دروست بکە ئەوە گرنگیدانە بە کللتور ومانەوەی کللتوری خۆیان ئەمانەوە و زیندوبوونی ئەو گەلەیە بەداخەوە لە لای خۆمان کە ئەو سوالەی تۆ ئەو پرسیارەی تۆ بەڕاستی من دڵم ناڕەحەت دەکات لەبەرەوەی من زۆر لەسەر و خاونوە کۆنانەی سلێمانی و هەولێر و کۆی و ئەوانە زۆر زار شت دەنووسم یعنی دڵم ئازار دەچێشێ کە دەچمە مەسەلەن گەڕەکەکانی خانەقا و ئەو گەڕەکی عەرەب و تەعجیل و ئەوانەی هەولێر کە هەر جا من هەر هەفتەی جارێک هەر دەچم هەر هەفتەی جارێک دەچم خانێک ڕوخاوە ڕوخێ بنیاد بنرێتەوە لە هەمان زۆر جارەکرێتە گەراجی سیارە زۆر جارەکرێتە شوێنێکی زۆر خراپ ئەنجا ئەوە ئازارت دەدا ینی مەسەلەن زۆربەی زۆری وڵاتەکان داونتاونیان هەیە کە بڵێن ئەو گەڕەکە کۆنانەی خۆیان هەمویان کراوە بە مۆزەخانە بە گەلەری بە ڕێستورانتی جوان بە مەسەلەن گروپی کللتوری لەوێ کاری خۆیان دەکەن مۆسیقا دەکەن شانۆ دەکەن هێندە خۆشە کە دەچێ ناوی جگە لەوەی کە تۆ حەزارەتی ئەو میلەتە دەبینی و بیناسازی ئەو میلەتە دەبینی ئەوانە زۆر گرینگە تۆ مەسەلەن تۆ بیناسازیت نەما چکە بیناسازی یەکێکە لە کۆڵەکە گەورەکانی کللتور یعنی هەولێر بە چی دەناسرێتەوە خۆبەوە نیە باڵەخانەی گەورەی بالی کۆبۆن دروست کراوی شوشە و نازانم چی ئەو خانوانت هەیە کە لەوێ تۆ بۆ خۆت تێشان دەدەی یعنی تۆ خۆت وا خەریکی کللتوری خۆت وێران دەکەی ینی ئەوە ڕخنێکی زۆر گەورەیە زۆر ناخۆشە کە دەبێت لە سیاسەکانمان بگرین بەڕاستی بە تایبەتی لە حکوومەتی هەرێمەوە لە پارێزگاری هەولێر کە من چەند جار بۆ خۆم ڕوبەڕوش پێم گوتۆ بەڕاستی ینی هەندێک جار ناخۆشە ئینسان لە شارێکدا دەژی کللتوری بەرەو لە ناوچوون دەچێت کە کەس نێ خەمی لێ بخوا. باشە مامۆستا ئەرکی ئێوەی هونەرمەند لەم سەردەمە بۆ پاراستنی ئەو کللتورە چییە؟ ئەرچی ئێمە تەنیا چکە دەسەڵاتی مادی و معنەوی و بڵێن سیاسیمان نییە تەنیا بە ئاگاهێنانەوەی و قسەکردنە لە سەریانەوە ئەرکێکی گەورەیە ئەوەش بەڕاستی خۆی لە خۆدایانی تۆ بتەوێ مەسەلەن کللتوری خۆت پارێزی دەبێت پێشە شتێک قسە بکەی لە سەری چووکە ئەگەر لە دەرگای کەس نەدەی کەس دەرگا لێ ناکاتەوە تو دەبێت لە دەرگاکانیان بدەیت تیان بگەێنی ئەو کللتورەوات وێران دەبێت تێک دەچێت خراپ دەبێت یعنی زۆربەی زۆری ئەو بە دەردی خۆت گوتتەم و دەبێتە گەراجی سیارە دوای فترێک دەبێتە بینایەکی مۆدێرنی ناشرینی کە سەرمایەداری خێزانت پێدەدا کە ئەوە کللتورەکەمان لە ناو دەچێت بەو جۆرە بەڕاستی بەداخەوە. مامۆستا حەما بە بڕوای تو وەکو هونەرمەندێک وەکو مامۆستایەک هونەرمەند ئەو کەسانێک کە عاشقی هونەرن بۆ هونەرەکەیان کار دەکەن یاخود چاوەڕێن تا ئەو کاتێک کە لە ژیان ماون بەڕاستی کەسێک هەبێ کەسانێک هەبێ قیمەت و ڕێزی هونەرەکەیان بزانن ینی وەکەوەی کە ڤانکۆخ ئەو چیرۆکێک کە من بیستوتم تاوەکو ما بۆ ینی هونەرەکەی زۆر ڕێزی لێ نەگیراوە یاخود زۆر گرنگی پێ نەدراوە دوای نەمانی ئێستا ڤانکۆخ ئەو ڤانکۆخەیە کە
دەیان نووسری وەکو بەڕێستان مامۆستا و لێ کۆڵەر و هەموو ئەمانە کتێبی لەسەر دەنووس بووتە ناوێکی جیهانی لە مێژوودا دەمێنێتەوە بۆ هونەرمەند کامە گرنگە بۆ هونەرمەند کاتێک کە وێنە دەشێشیان کاریونەی دەکا هیچ بیر لەوە ناکاتەوە کە بەناوبانگ دەبێیاننا و هەر هونەرمەندێک کە ئامانجەوە بوو بەناوبانگ بێ دیان دەستکەوتی مادی هەبێ پێم وایە لە بازنەی هونەرمەندایەتی دێتە دەرێ بۆیە مەسەلەن ڤانکۆغ لە درێژایی ژیانی خۆی یەک تابلۆشی نەفرۆشتەوە یعنی ئەوەی کە کردوێتی تجاری قەینا بەڵام تابلۆکانی خۆی یەک دانشی نەفرۆشتەوە زۆر بە فەقیری ژیاوە ینی جاری وهەوە سێ چوار ڕۆژ تەنیا قاوەی خواردووە هیچ کەی نەبوو لە ماڵەکەی بیخوا ئەو کتێبە بە تایبەتی ئەم کتێبی نامەکانی ڤانکۆغ کە من لێرە تەنیا 36 نامەی ڤانکۆغ تەرجەمەم کردە بۆ کوردی لە ئەساسەن تقریبان 800 نامەی ڤانکۆغ هەیە کاتێک کە ڤانکۆغ دەمرێت یۆهانا ڤانکۆغ ژنی تیۆی برای ڤانکۆخە نامەکانی تیۆ کە لە لای ڤانکۆخەوە بۆی هاتووە هەمووی کۆ دەکاتەوە ئەوی ڤانکۆغ دێنێ هەمووی دەکاتە کتێبێک لە کتێبەکە باسی ژیانی ڤانکۆخ و پەیوەندی نێوان تیۆی برای ئەوانە دەردەکەوە لەو کتێبە لە ساڵی 1970 کە چاپ کراوە ئەنجا خەڵک هۆشیان هاتووە کە هونەرمەندێک هەبوو نای ڤانکۆغ زۆر گرنگ بووە یعنی گەرە ئەو نامانە نەبووایە پێم وایە ئێستا ڤانکۆغ این نەدەبوو ینی ئیکتشاف نەدەکرات ڕاستەکەەوە ئەرکێکی گەورە براژنەکەی گرتوێت بەڕاستیەوە ئێستا ئەو مۆزەخانە گەورەی کە لە ئەمستردامی شوێ هەر خێزانی خۆیان سەرپەرشتی دەکەن و جێ خۆشحاڵی ئەمە کە کتێبی ڤانکۆغم بردبوو ئەوێ بە هەدیەدام پێیانەوە گوتیانەوە یەکەمین کتێبە بەو زمانە بنووسێ نازانی زمانەکەش چێ دوایی سپاسنامەیان دامی مۆزەخانەی ڤانکۆغ کەەوە جێگەی شانازیە بۆ من بەڕاست باشە مامۆستا پێم خۆشە بە کورتی پێمان بڵێ نووسین شێوەکاری چۆن یەکیان گرتوتەوە لای تۆ هەمان ڕێچکەی هەیە یان هەمان دەست و پەنجەی ئەوێت ڕاستەکە دوشتی زۆر جیاوازن ینی من ڕاستە کاری سەرەکی من شێوەکاریەوە ڕسمکردنە بەڵام ئەوەی کە هەستم پێ کردووە لەو بۆ شایە زۆرێک کە لە کتێبخانەی کوردی هەیەەوە چونکە زانیمە توانای نووسینیشم هەیە چکە پێشەوەی کتێبیش بنووسە من هەم ڕۆژنامە نووس بوومە لە گۆڤارۆوانە کارم کردەوە ئەم وتاری شێوەکاری ڕخنەیم زۆر نووسیەوە لە نەوەتەکانەوە تا ئێستانی 20 ساڵە ئەوە کارێکی جیاوازترە لە ڕسمکردن چکە ڕسمکردن زۆر زاتیە تۆ لە ماڵی خۆدا دەنیشی تابلێک دەچێشی بە حەز و ئارەزووی خۆت و شتێک کە لە ناختە دەیچێشی بەڵام ئەوەی دیکەوەکو بڵێن بەرپرسیارەتێکی ئەخلاقیە و بەرپرسیارەتێکی کللتوریە بەرامبەر بنەتەوەتەکە دەیکەی کە دەتەوێت ئەو بۆشایی بۆ پڕکەوە مامۆستا خۆشحاڵ بووین ئێوە سپاس هیوادارین هەمیشە دەست و پەنجەت نەرم بێ لەگەڵ ئەم هونەرە و بەرهەمی زیاتر بخەیتە هەکبەی هونەری کوردیەوە بابەتەکەمان بە بابەتی زۆر گرنگ زانی ینی ئەو کاتە زۆرە بۆ نییە کە مامۆستا حەمە هاوکارمانە دەبەر گرنگجی و بابەتەکە وە خۆش قسەکردنی مامۆستا حەمە هەموو ئەو بەرهەمانەی سەرکەوتوو بێ زۆر سپاس. حەزمانە کرد کە ساڵ 12 مانگ ئەم وەرزە بووە لە بەرۆی نەگەرمە نەساردە کەشێکی خۆش ئەتوانی چێژ لە هەموو دەخەکانی بینی هەرچەنە بەیانیان ساردۆنی و ڕوان گەرمە ئێواران دیسان سار دەبێتەوە بەڵام کۆی گەشتی هەر خۆشە زۆر خۆشە خۆزگە ساڵ 12 مانگ هەرەوە بووە با بەیەکەوە کەشوهەوای ئەمڕۆی هەموو شارەکانی کوردستانی گەورە ببینین.
گروپێکی ئەندازیارانی گەنج هەستاون بە دامەزراندنی ئیستۆدیۆیەکی تەلارسازی کە تێیدا نەخشەی باڵەخانە و خانووەکان لە مۆدی بچووکراوە بەرجەستە دەکەن. گروپەکە پێک هاتووە لە ئەندازیارانی تەلارساز و کارەبایی و چەند ستافێکی هوەری و مەبەستیشیانە لە دامەزراندنی ئەو ستۆدیۆیە گواستنەوەی ئەزمموی ئەندازیارە پیشەگەرەکان بۆ ئەندازیارە تازە دەرچووەکان. من پروشە سیروان ئەندازیاری تەلارسازم ماوەی ساڵێکە دەستمان کردووە بەم کارە ئێمە لە ستۆدیۆکەمان کاری مۆدلمەکینی معماریەکەین ستافەکەمان پێک هاتووە لە 6 ئەندازیاری تەلارساز 2 ئەندازیاری کارەبا و 2 ئەندازیاری میکانیک لەگەڵ ستافێکی هونەری. کارێکی ئێمە کارێکی تازەیە لە کوردستانە پێشتر لە هەنێ شوێن کراوە زیاتر یعنی ئەم ئیشانە زیاتر لە دەرەوەی وڵاتە ئەنجام درراوە ئێستا کردنەوەی ئەم ستۆدیۆیە دەستێکی کاری باشە هێنێتەوە ناو وڵاتەکە و دەرگایەکی فراوانی شکاتەوە بەڕووی خوێندکارە تازە تەخەڕج کردوەکانە بۆ ئەوی کە ئەکسپێرینسێکی باشتر وەرگواتە ئەزمونێکی باشتریان هەوێ لە کارەکەیان ئەویش بە مامەڵەکردن لەگەڵ زۆرینەی مەشروع گەورەکان لە کوردستانە کارەکەی ئێمە زیاتر لە مۆدلمێکینە خۆی بینێتەوە. خواستی بەکارهێنانی ڤیپ یان جگەرە ئەلکترۆنی لە کوردستان بە بیانووی جۆرا و جۆر زیای کردووە و بەوتەی بەڕێوەبەری گشتی بازرگانی و شەسازی لە ساڵی 2013ەوە لە وەزارەتی تەندروستی و شەسازی قەدەغەکردنی ڤیپ بۆ داواکاری گشتی بەرزکراوەتەوە. هەکار ڤیپ ئێستا کە ئەبینی لای گەنجان تۆ زیاتر وەکو کوڕێکە چیتە دەرەوە زۆر بەکاری هێنن ینی چی ئەبینی لە ناویانە؟ ئێستا حاڵەتە وەکو گوتت زۆر بووە بەڕاستی ینی لە هەر دانیشتێک ڤیپێک یان نێرگەلەیەک هەیە بەڵام ئەوەی کە هەیە ڤیپەکە جگە لە ئەو کاریگەری تەندروستی کە هەیە کاریگەری دیکەشی لەسەر هەیە ینی بۆ نمونە لە ناکاو تەقین بۆ نمونە دەموچاوت تێک دەدا لە ڕووی جەستەیەوە هەموو تەواوی جستە دەموچاوت دەشێوێنی زیاتر بەکیەی بینی هەکارانەوەی جی سەرنجە لە لای تۆ هەموو ئەو تەمەنانن پێم وایە کە لە تەمەنی 18 بۆ 30 ساڵی 25 ساڵ ینی ئەوە زیاتر لەلایەن هەیە بەڵام بەڕاستی لە لای خەڵکی گەورەش بینیوە ئێستا زۆر جار لە ڕێ ئۆتۆمبیل لە دەخڕم دەبینم ئۆتۆمبیل لە دەخڕی ڤیپەکەشی هەر لە دەستە بەڵێ هەن جاروی جامەکەی کاتار دووکەڵی ئێستا بەڕاستی زۆر بووە ڕاستە ئەوەی جێ مەترسیە ئەوەی جێ با بڵێن زۆر هۆشیارکردنەوەی ئەوەیە کە منەی بینم بە دەستی منداڵم زۆر بەداخەوە کە ئێستا منداڵان بەدەستیانەوەیە زۆر جار لە قوتابخانەکان بەکاریانەهێنن و هەرچەنە زۆر قەدەغە کراوە و ڕێگیری لێکراوە بەڵام ئەوەندە ئاسان ئەفرۆشرێت کە وای کردووە منداڵانیش بەردەستیان بکەوێت. خواستی بەکارهێنانی ڤیپ یا هەمان جگەری ئەلکترۆنی لە کوردستان بە بیانووی جۆرا و جۆر زیادی کردووە. ئەمە قسەی فرۆشیارێک بوو. لەیکێک لەو دوکانانە ڕێبازوە کەمیشە هاتووە بۆ کڕینی ڤیپ. ئەگەرچی تەمەنی 21 ساڵە بەڵام 3 ساڵە خۆی گرتووە بە کێشانی جگەرەی ئەلکترۆنی. ئەو بیانووی بە خۆی دۆزیوەتەوە دەڵێ زیانی ئەمە زۆر کەمترە لە جگەرە. چکە نێرگەلە قەبارەکەی گەورە ناتوان لەگە خودت بە هەموو شوێنێکی لە هەموو شوێنێکی ناتوانانی بەکاربێنی بۆ ڤیپ قەبارەکەی گچکە دەتوانێت هەرگری و لەگە خۆت بە هەموو شوێنێکی بۆ تام بوونە کەشی خۆشە بوونمە لەگە جوهارەی زۆر فارقە و لە ڕۆژی زیانێکەشە زیانەکەی وەزم لە جگارە ئەم پێم باشترە جە نازانم بەگوێرەی معلومات کووە.
باوتەی بەڕێوەبەری گشتی بازرگانی و پیشەسازی لە ساڵی 2013ەوە وەزارەتی تەندروستی پێشنیاری قەدەغەکردنی ڤیپ یان جگەرەی ئەلەکترۆنی بۆ داواکاری گشتی هەرێمی کوردستان بەرز کردووەتەوە. ئەو ئاماژە بەوەش دەکا چەند مانگێکە وەزارەتی بازرگانی هێنانی ئەو جۆرە جگەرەی بۆ کوردستان قەدەغە کردووە. لە ڕێ وەزارەتی ناوخۆ ئاگادارەکرێنەوە وەکو لیژنەکانی قایم مقامێت و لیژنەکانی ئاسایشی ئابووری بۆی کار بکرێت لەسەر تر قەدەغەکردن و بەکارهێنانی ئەو جگەرە ئەلکترۆنیە، چونکە هەروەکو وتمان زیانی تەندروستی هەیە بۆ خەڵک و کاریگەری هەیە لەسەر بەتایبەتی گەنجە تازە پێگەشتوەکان کە ڕەنگە بەخۆیان نەزانن بەڵام لە کای ئایندەدا کە بە بەردەوامی ئەو بەکار بهێنن هەم بۆ تەندروستیشیان باش هەم مزمنیش دەبن. بۆیە کار دەکرێت بەجددی لەسەر ئەوەی کە چۆن بتوانین کۆنتترۆل بکرێ و لە بازارەکان و لە مارکێتەکان نەهێڵڕێ. بۆ مەبەستەیە ئێستا لە ئێستادا لە هەموو شار و شارەشەکان دەستمان پێکردووە لە هەر مارکێتەکە جگەرەی ئەلکترۆنی هەبێ دەستی بەسەردا دەگیرێ و لە ناو دەبرێ. فرۆشیارانی ئەم جۆرە جگەرەش دەزانن بڕیاری قەدەغەکردنی ڤیپ دراوە و ئاگاداریش کراونەتەوە. خەڵکانێک ڤیپ وەکو جێگرەوەی جگەرە بەکاردێنن ئەوان لەو بڕوادان کە ئەوە بێزیانترە. هەرچەندە تاکو ئێستا یەکلا نەبووتەوە کە کامیان زەرەر و زیانی زیاترە، بەڵام ئەوەی ئێستا ڕوونا ئەوەیە کە هەردووکیان زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. پیاوێکی مەکدۆنی بەهۆی بێزاری لە ژاوەژاو و پیسی ژینگەی شارەکان بڕیاریدا بچێتە ناو دارستانەکان و هاوشێوەی چاخە کۆنەکان ژیان بەسەر ببات. ئەو پیاوە مەکدۆنیە ناوی دیمیچ ناکۆڤە و پێشتر خاوەنی کارێکی باش بووە و ژیانێکی خۆشیشی لە ناو شارەکان هەبووە، بەڵام بڕیاریاوەکە دەست لە هەموو ئەوانە هەڵ بگرێت تا کۆتایی تەمەنی لە دارستانەکان بژی. ژاوەژاوی شارەکان و دەنگی ئۆتۆمبیل و پیسی ژینگەی شارەکان ئاکۆڤیان والێ کردووە پەنا بۆ دارستانەکان ببات و هاوشێوەی چاخەکانی کۆن ژیان بەسەر ببات. دیمیچ ئاکۆڤی تەمەن 43 ساڵ دانیشتووی مەقدۆنیای باکوورە. هەرچەندە پێشتر خاوەنی کارێکی باش و ژیانێکی خۆش بوو، بەڵام بێزاری ژیانی شارەکان وای کرد بڕیاری خۆ دوورکردن لە مرۆڤ و ژیانی ناودارستانەکان بدات. ئەو تەنانەت بە جۆرێک لە شارستانیەت دابڕاوە پێڵاویش لە پێناکات و بە پێخواسی دەگەڕێت. خەڵکی پێویستە لەگەڵ ڕۆکەکان بژین، چونکە ئەمە سروشتی ڕەسەنی ئەوانە. ئەمەی دەیکەم بەلای خۆمەوە کارێکی پیرۆزە، بە تایبەتی ژیان لەگەڵ ڕۆک و ئاژەڵان هەستی کامەڵبوون و چێژم پێدەدات. ئاکۆڤ لە دارستانەکانی مەقدۆنیای باکوور کۆخێکی بۆ خۆی لە دار و کەرەستەی سادە دروست کردووە. ژیانی ڕۆژانەی لەسەر خواردنی ڕووەک و ئاژەڵەکانە. سەگ و پشیلەشی لە کۆخەکەی داڕاگرتووە، وەک خۆی دەڵێت ئەوە ئەو جۆرە ژیانەیە پێی ئاسوودەیە، دوور لە دەنگەدەنگ و قەرەباڵغی و ژینگەی پیسی شارە گەورەکان. ئەو زۆرترینی کاتەکانی بە خوێندنەوەی ڕۆمان و کتێب ئەدەبیەکان لە ناو کۆخەکەیدا بەسەر دەبات، چونکە کتێب باشترین فریادڕەسە بۆ بەڕێکردنی کاتە تەنهاییەکانی. کاتێک خەڵک لە ناو سروش دەمێنێتەوە و پەیوەندی لەگەڵ سروش دەبەستێت، ئەوە جیهان بە جۆرێکی جیاواز دەبینن. من سروش وەکو هەبوونێکی جیاواز دەبینم، بە هەموو شێوەیەک دژی ئەوم سروشت وێران بکرێت. لێرە و لەم بێدەنگیەدا هەست بەبوونی خۆم دەکەم. ئاکۆڤ لە ڕێگەی هەڵبژاردننی ئەو جۆرە ژیانەوە دەیەوێت خۆی لە دنیادا ببڕێت، چونکە لە ڕوانگەی ئەوەوە دنیا بووە بە یەک پارچە لە ماندوویەتی و ئازار، دوورکەوتنەوە لە قەرەباڵغیش خاڵی ناسینی خودی مرۆڤە. ژیان جوانە، خۆشە، ئەتوانین هەرچەندێک هیلاک بین، بێزار بین، بەڵام جوانیەکان بدۆزینەوە تا بتوانین بەردەوامی بەو ژیانە بین کە پێمان بەخشراوە. سپاس بۆ ئێوە کە تاوەکوێستا لەگەڵ مامون بە هیوام ڕۆژێکی باشتانە.